بەڵێ باش مامۆستا بزانم کاری زۆر جوانی شت بۆ خانەقین ئەنجام داوە بەڕێستان و فیلمی ئەڵوەند و وابزانام یەکەم کلیپشتان هەر بۆ وێندەر بە ناوی کرێنشین کرێنشینی بەڵێ بینەرانی هاوتەمە لە بیریانە کرێنشینی بۆ حەسەن دڵسۆز ڕەحمەتی کردم لە شاری خانەقین بە سینەما ئەو وەختە ڤیدیۆ نەبوو ینی کامێرەی سینەمایی بوو و ڕەشپی بوو جارێ ڕەنگاوڕەنگیش نهاتوو بوو لە شاری خانەقین یەکەم کلیپە من کردم کرێنشینی و بە شاریۆ و بە کرێن و بە کامێرە و کۆمبارس و ئەکتەر و یعنی خۆی کلیپێک بوو ینی کلیپ خۆی عادەتەن کلیپ ینی چیرۆکە دەکرێتە گۆرانی ینی بە تایبەتی لە فیلیمە گەورەکان نەبینی ئەڵێ کلیپ تۆمارەکەن یعنی گۆرانی تۆمارەکەن کلیپ یعنی گۆرانی لە فیلیمی سینەمایی لەگەلیاش فیلمێکم کرد ناوی ئەڵوان بۆ ئەبراهیم باجلانی نووسەر ئەو نووسی من داوام کرد لێ مێژووی خانەقین بووە بێژگەلەوە ئێستا چەند گۆرانیەکیشم تۆمار کرد هەر لەو کاتە بۆ خوداداد عەلی حەسەن دڵسۆز عەلی مەهدی خەلیل وەندی بۆیان تەسویر کرد مەجموعەیەکی گۆرانی هەر لەگەل ئەو فیلیمە یعنی ئێمە بازەجار تۆ مەجالت نادا دائیرەکەت یا بڕۆی کەیفی خۆت ئیشکەی بەس من ئەبینم بە پرسەتێکە یعنی ئەوانە بەلایەکەوە بۆ گۆرانی ئەمە بۆ فیلیمەکە ئەمە بۆ کلیپەکەی کرێنشینی بەداخەوە ئەوانە نەمان ینی تاوان کرا تەلەڤیزیۆن کەرکووک چەند جار تەرحیل کرا چەند جار ئەو گۆرانیانە ئەو فیلیمانە فیلیمەکەی خانەقین ئەڵوان بەڕاستی دوو جار بڵاویان کرد و دوایی ڕاگیرا لەن هەندێک لایەنی مێژوویم باش کرد ینی لەو کاتەش ینی خانەقین تقریبا تعریب کرابوو یا دەستی پێکردووە تعریب و ئەو شتانە بینیان ئەمە خەتەرە ینی وازانن مێژوو و تاریخ ئەوەستێ لە جێ خۆی توانیت 100 ساڵتر تۆ باسی بکەیت مێژوو ناسڕێتەوە بەداخەوە ئەو یەکەم کلیپە بۆ من یەکەم فیلمی دیکۆمنتاریە بۆ من 72 بەداخەوە نەمان بەداخەوە باشە مابەسە دەمێ ئەو پرسیارە بکەم کە بێگومان ئێوە کاری هونەریتان زۆر ئەنجام داوە و هەمووشان جێگای دەستخۆشین دەمێ ئەو بپرسم بەڕای خۆت کام لەو کارە هونەریانە بوو کە ناسر حەسەنی ناساند بەڕای خۆت کام کارەیان بوو ینی بەڕاستی خۆی ڕەنگە ژاڵا تەسیری زۆر بوو درامای ژاڵە درامای ژاڵا لەنەوە دیسان یەکەم زیجگرە دراما بوو کە من کردم 1985 بێژگەوە دەنگی دایەوە ناو خەڵکی ینی جەمال مستەفا بە دیاریکراوی دەمەوێت لەسەر درامای ژاڵە قسە بکەین کە هەروەکو خۆت باست کرد یەکەم دراما بوو ئەو کاتە کە بەرهەمی بێنن لەو کاتەدا کاتێکی سەخت بوو کە کەمی ئەکتەر کەمی کۆمبارس زۆر کەم و کوڕی هەبوو بەڵام ئێوە درامایەکی وەها شێوەتان بەرهەم هێنا و شتێکی شم زانیوە لەسەر ئەو درامایە ئەو کاتە نەبوونی کۆمبارس وای کردووەکەوە ئێوە پێشمەرگە بەکاربێنن وەکو کۆمبارس کە ئەوەش وابزانم چیرۆکێکی لە پشتەوە ئەگەر خۆت بۆمان باس بکەیت چۆن بۆ ئەو بابەتەوە ئەو چیرۆکە ئەوە ڕەنگە یەک حجەتێک بوو بەڵام وا نییە ینی بەشداربوونی پێشمەرگە لە زنجیرە درامای ژاڵە لە دیمەنی شایەکە بوو لە دیمەنی شایەکە بوو ئەهاتن بۆ لامان بە شەو خۆیان ئەهاتن دانیشن لەگەڵمانە و وتمان ئێمە دیمەنی شایەکەمان هەیە پێویستی بە خەڵکە ینی زیاتر لە خەڵکی گوندەکە اینجا ئەوانیش هاتن تێکەڵ بوون بەڕاستی لەگەڵ خەڵکی گوندەکە و ڕەنگە چەند چەکێکیش دەرچوو لە ناوینەکە تفەنگ لەبەر ئەوە ڕایان گرت ژاڵە 1 ساڵ وتیان ئەو سیلاحە بۆ هاتووە ناو
دراما کە ئێمە نامانوێت خەڵکی بینەری کورد سلاح ببینی و ئێمە سلاحمان ناوێ و ئێمە ئەوە بەس دیارە خۆیان یەک خینێکیان چوو بوو بۆیان یعنی راپۆرتێک شتێک چوو بوو بۆیان ڕایان کرد اینجا ئێمە هەندێک کەممان کردەوە لە چەکەکان لەناو ئەو دیمەنە و ڕاجی بوون بڵاوی بکەن دوای ساڵێک تاوان بێگومان ئیمکانیات کەم بوو ینی من کامرەیەکم هەبوو بەڵام لەو کاتە شتێک بوو ینی سۆنی بوو و تازە پۆرتەبڵ هاتوبوو سەرشانی یاری دەدەر ڤیدیۆ هەڵەگرێ و مسەور خۆی تەسویر دەکا تازە هاتوبوو حتا لە ناوچەکە ینی سوورەکان هاتن درامەیان هەبوو لە بەغا بینیان جاڵە لە مۆنتاج وتیان ئەمە چۆن ئێوە دەرچوونە چۆن لەوێ تەسویرتان کردووە وایان زانی ئەو سیارەی ستودیۆی دەرەوە بردومانەتە چیا و ئەم لە ئەولا وتم ناوە پۆرتەبڵ ڤیدیۆیە تازە هاتووە تعجبیان هاتووتیان نەمان بینیوە اینجا زۆر وتیان دەبێ بە کرێمان بدەنێ درامەیەکیانە بوو لە مووسڵ تەسووریانە کرد چەند گرتەیەکیان پێگرت تعجبیان هاتیان ئەو یەکەم جار هاتوو لەو ناوچەیە لە با بڵێن لە ئیران و سووریا و عێراق و ئوردن و ئەو کامرەیە خۆشببختانە چەندسی ئێمە بوو ئێمە ژاڵەمان پێ تەسویر کرد خۆشببختانە درامایەک بوو کە تاوەکو ئێستاش جێگای خۆی کردوتەوە بێگومان